سەبارەت بە بڕیارەکەی وەزیری پەروەردە و بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سلێمانی ئێمە بە بڕیارێکی باش ێزانین و بۆ هیواین کە تەنفیز بکرێ و تا ئێساش بازار مشکلەیەکی تێدا ینی ڕێکەوتن و ڕێک ناکەوتن و بەڕێوەبەراتی گشتیەکان بەس ئێمە مشکلەی ئێمە ئێستا وەکو دوکانارێک بەو هیواین ئەو بڕیارانە تەنفیز بکرێت. بەڕاستی هەموو ساڵێک کە قوتابخانە ئەکرێتەوە ئەم کێشەی جلوبەرگە بۆ دایک و باوکان بە دەرەجەی یەک دروست ئەبێت ئەم خەڵکە بە ئازاد کرێ ئەوەی کە ئەم ساڵ بە زایبەتی وەزارەت پەروەردە دیاری کردووە ئەمە شتێکی باشە بەڵام ئیتر دوایی گۆڕانکاری تیانەکەن. ئێستا بۆ نمونە کراسی سپی و پانتۆڵی ڕەساسی حەج کەسێ ئەیکا کۆمپانیا ئەیکا دوکانارێکە با بیفرۆشێ ئازاد بێت بەڵام بە هیچ شێوەیە بۆ مدیری مەکتەبەکان بە هیچ شێوەیە ڕەوان نییە و پێشیان ڕوا نابینین کە دیاریکەم بڵێن بۆ فڵان کۆمپانیا بڕۆن جلوبەرجی قوتابیەکانتان لێوە بکڕن. دیو برنامه سالانه که هر سال کلیجا پرورده ورزشی پیراد بیتن که تحقیقکردن وگرتن قطابیان 300 و تقریبا 20 قطابیا تقدیم کلیجا کربون همی شامل بس 155 اختبار مراجع اولی کردن هر وسط افریقا 43 کدی اختبار کن الجل هنده 24 متفرقه کن. من قلع حزل السر ورزشي هيا جبر هندي الصوتي ما كلوجا بهالورده ورزشي ديك بوين من قلق بشتافونه مبون كواز بما فيرا دخوزو من أبك وأس بما ورقرتنو دخوزو سر كفتنو بهاي مقطابيوت كم هيفيو من أبك وأس بشاروجه هوري كوريو كتشو بكم پێشانگاکە 75 تابلۆ لە خۆ دەگرێت کۆنترین وێنەم لە پێشانگاکە ساڵی 1970 ئەویش ناو سەرایە لە سەردەمی حکمی عوسمانیە نوێترین وێنەمان لە پێشانگاکە ساڵی 1970 ئەوە لە بازاری خان خوورمایە ناوی وایە لە کەرکووکە بازاری خان خوورما وێنەی کەسایەتێکی زۆری شاری کەرکووکشی تایە بەڕاستی هیوادارم بتوانم کە هاوکاری زیاتر بکرێم بتوانم پێشانگای زیاتر بکەمەوە و وێنەیەکی زۆر ئەرشیفێکی زۆرم لایە. ئێمە بە نسبەیەک لە بازاڕیکردن لە کاری دەسی ژنان بەشدارین 3 ڕۆژە خایەنێت تەنها کاری دەسیمان هەیە کە ئەو کارانەیە کە ژنانمان وا ڕاهێناوە لە ماڵەوە کاری خۆیانەکەن.